سڵاوتان لەبێ. پارێزەری دۆسیی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ڕایگەیاند دۆسی لێکۆڵینەوە لە تیرۆرکردنی کاوەگەرمیانی لە ئاسایشەوە گوازراوەتەوە بۆ پۆلیس. ژیار محەممەد وێنارتی ڕاگەیاند دۆسی کاوەگەرمیانی بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی مامەڵی لەگەڵدا کراوە و یەکەم جار لە لای پۆلیس بۆ دواتر بەبێ ئاگاداری ئەوان دۆسیەکە ڕادستی یاساییش کراوە. ئێستاش بە نایاسایی دووبارە دۆسیەکە لە ئاسایشەوە ڕادستی پۆلیس کراوەتەوە. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەچەکە پاڵپشتی خۆیان بۆ ئەو هەوڵانە دەردەبڕن کە لە پێناو دادگایکردنی بکەران و بڕاردەرانی تیرۆرکردنی کاوەگەرمیانی ئەنجام دەدرێن و دەڵێت ئەوانەی کاوەیان شەهید کرد ئەمان عەقڵەتی دەسەڵات پەرست و ئەنفالچیەکانیان هەیە. بۆ ڕاگرتنی شەڕی ڕاگەاندنی نێوان یەکێتی و پارتی پێشنیوەڕۆی ئەمڕۆ لایەنە کوردەکانی کەرکووک کۆبوونەوە و پارتیش بایکۆتی کرد و نوێنەری یەکگرتووش ئامادەی کۆبوونەوەکە نەبوو. پەیامنێری وێنارتی ڕاگەیاندوە گەوڵێک بۆ ڕاگرتنی ئەو شەڕی ڕاگەیاندنەی لە دوای هەڵۆشاندنەوەی لیستی کەرکووکی کوردستانی لە نێوان پارتی و یەکێتی دروست بووە. کاتژمێر 10 پێشنیوەڕۆی ئەمڕۆ لایەنە سیاسی کوردەکانی کەرکووک لە ماڵبەندی دوو یەکێتی کۆبوونەوە. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕاگەیاند نوێنەراتی وەفدی کورد لەم دوایدا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و ژمارەیەک وەزیر و ڕاهێژکاری هونەری تایبەت بە کاروباری نەوت و دارایی سەردانی باغدایان کردبوو. وەزارەتی پێشمەرگەی لە خۆ نەگرتووە و تیشی پێیان وایە ناکۆکی و کێشەکانی تایبەت بە پێشمەرگە لەو سەردانەدا باسی لێوە نەکراوە هەر بۆی چاوەڕوانی دانوستانەکانی دیکەن تا ئەو دۆسیە یەکلایی بێتەوە. سەرچاوێک لە وەزارەتی بەرگری ڕایگەیاند ئەمڕۆ پێکهاتانی توند لە گۆڕەپانی مانگرتنەکان لە ڕۆمادی ڕوویدا و ئەوەش دوای ئەوەی هێزێکی ئەو بەش هەڵی کوتاوەتە سەر گۆڕەپانەکە و هەموو چادرەکانی ناویشی لابردووە. تیشی شاری ڕۆمادی باوکاری لەگەڵ ئەنجومەنی شارەکە لە ناوچەکانی تر دابڕاوە و هێزێکی ناوبەشی پۆلیس و سوپاش تیایدا بڵاو بۆتەوە لەگەڵ مانگرتوەکانیش هەڵپژاوە. لیستی عێراقی هەڕەشەی کشانەوەی لە پرۆسەی سیاسی کرد ئەگەر پرۆسە سەربازەکەی سەرپارێزگایانبار بەردەوام بێت. داوای دەستێوەدانی نێودەوڵەتیشی کرد تا جارێکی تر کوشتاگیەکی هاوشێوەی حەویجا دووبارە نەبێتەوە. لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا بۆ جاری دوم بۆبێکی چێندرا و بە پاسێکدا لە شاری ڤۆڵگۆگراد لە رووسیا تەقیەوە و باهۆیەوە 15 کەس کوژران و ژمارەیەکی تریش بریندار بوو. ڤلادیمیر مارکین وەزیری ناوخۆی وڵاتە ڕایگەیاند بۆمبەکە چەند کیلۆیەک مادەی TNT لە خۆ گرتووە و پاسەکەش بە تەواوەتی سوتاوە. تیشی تەقینەوەکە لە ناوەڕاستی شاری ڤۆڵگۆگراد دوو لە کاتی قەرەباڵغیدا ئەنجام دراوە. وتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.